دیارە سیمینارە خۆی لەوە دەگرێتەوە کە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە و خۆپاراستنی کەسەکانە لەم ڤایرۆسە درمە کە ئێستا هەرێمی کوردستان بەدەرە لەخوا بەزیابێت لەم ڤایرۆسە، بەڵام بۆ ڕێگەکردن و ئاشنایی و زانیاریەکانە سەبارەت بەم ڤایرۆسە بۆ 100 ئەفسەر و کارمەندی بەڕێوەبەرایەتیەکانی سەر بێزگای ناوخۆ کە خۆیان لە 15 بەڕێوەبەرایەتی دەگرێتەوە. دوو مانگەیە ڤایرۆسێکی تازە بڵاو بۆتەوە کۆرۆنا کە عالەمی و هەژانوە جیهانی هەژانوە. سوپاس بخوا تا ئێستا بڵاو نەبووەوە لای خۆمان، بەڵام ئێمە لێرە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و بەشی کردە پزیشکیەکان هەڵاسین بە پێدانی سیمینارێک لەبارەی ئەم ڤایرۆسە، ناسینی ڤایرۆسەکە و چۆن بیناسینەوە نیشانەکانی چۆن چۆنیە و ئەوەی کە گرنگە لای ئێمە شێوازی ڕوبەڕووبوونەوە و خۆپاراستنە لەم ڤایرۆسە کاتێک ئەگەر ڕووی هەڵدا لەم شاری خۆمانە هاتە خوانەخواستە خوانەکردە هاتە ئەم وڵاتە ئێمەوە ئەم شارە ئێمەوە چۆن خۆمانی لێ پارێزین وەکو هەنگاوێکە بۆ خۆپاراستنە لێ